الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة غافر داين لآياتي تلويك كآياتي تلويك ودرسي أم روشمان تواوكري بابتكي بيشوية كبابتكي بيشو بريتي بولا گفتوگۆی نێوانی ئیماندارەکەی کە سوکاری فیرعون کە پێشتر بە جۆرێک بەرگری لە موسا کرد بە ناڕاستەوخۆیی، بەڵام کە فیرعون هەڕەشەی کوشتنی لە موسا کرد، تەبەن ئەو جار هات بە ڕاستەوخۆ ویستی پەیامی خوا بە گوێی فیرعون و دار و دەستەکەی فیرعوندا بدا کە ئەو پیاوە ئیماندارە زانی ژیانی موسا پێغمبەر لەلایەک و هەروە پەیامەکەشی لە خەتەردایە، چونکە فیرعون هەڕەشەی لە موساش و لە هەموو شوێن کەوتوەکانی دەکرد. دەیویست پێش ئەوەی فیرعون هەڕەشەکەی جێبەجێکا، پێش ئەوەی فیرعون ئیماندارەکان بکوشێ، پەیامی خوا بگا بە گوێی فیرعون و دار و دەستەکەیدا لە دەمی کەسێکیش کە کەسی خۆیانە. پێشتر لەوانەیە گوتپێتیان موسا بەنو ئیسرائیلیە و بەنو ئیسرائیلیش کۆیلی ئێمەنە، لەوانەیە زۆر گویان لەوی نەگرت بێ، بەڵام ئێستا پیاوێکی قیبطی لە کەسوکاری خۆیان کە تا ئەو ساتە تەوان فیرعون نەیزانی بوو ئیماندارە، هات بە شێوازێکی دیکەی ئاشکرا پەیامی خۆی گەیاند و پەیامی قسەی خۆی کرد لە بەرامبەر فیرعوندا کە گەورەترین زاڵم و دەسەڵاتداری ئەو کات بوو، کە دیارە پیاوەکە بەبێەوەی بیر بکاتەوە لەوەی کە نەتیجەکە چی دەبێ، بە قسەی دەکەن یا بە قسەی ناکەن، کە حتمەن حەزی لێ بوو بە قسەیکەن تا بە کافری نەمرن و بە بێ باوەڕی نەمرن، و ئەگەریش بە قسەی نەکەن ویستی ئیقامە حوجەیان لەسەر بکە، بەڵگەیان نەبێ لە قیامەتە، نەڵێن خوا دینەکەی تۆمان پێ نەگەیاند، و لە لای هەموو کەسێکی ئیمانداریش دەبێ بەبێ گومانی پێغمبەرەکەی خۆی بەلاوە گرنگتر بێ لە خۆی، بۆ هەروەها پەیامەکە و شەریعەتەکەت دەبێت بەلاوە گرنگتر بێت، چونکە مردن هیچ نییە. ئینسان ئەگەر خوا بداتێ لەسەر دین بمرێت و لەسەر گەیاندنی پەیام و حەق بکوژرێ، بەبێ گومانی گەورەترین دەستکەوتە و گەورەترین قازانجت کردووە کە ئەو گەورەیە بەبێ گومانی بەنسیب هەموو کەسێک نابێ. ئەو پیاوە چاک تێگەیشت بوو و چاک حاڵی بوو کە دینداری پێویستی بە جورئەتە، پێویستی بە ئازایەتیە، پێویستی بە وەک دەڵێ بەوەیە کە ئینسان ترسی نەبێت و لەرزۆک نەبێ، بۆیە بە تاقی تەنێت تەوان دێت لە بەرامبەر فیرعون و دار و دەستەکەی فیرعوندا دەوەستێ بەبێ ئەوەی هیچ باشی هەبێت. جا بابەتەکە ئەوەیانە. ئاەتی 41 دەفەرمێت وەیا قەومی، ئەی گەلەکەی خۆم، مالی ئەوە چیتانە ئێوە، ئەدعوکم ئەمن بانگتان دەکەم ئیلە نەجاتی، بۆ ئەوەی ڕزگارتان ببێ لە ئاگر، لە ناڕەحاتی، لە ناخۆشی، بەڵام وەتەدعونەنی ئێوە من بانگ دەکەن، دەتانەوێ من بانگکەن ئیلە نار، بۆ لاو ئاگر. چ کەسێکی عاقڵ هەیە بانگ بکرێت بۆ نەجات، کە نەجات مەبەستی بەهەشتە، مەبەستی ڕەزامەندی خوایە، مەبەستی ژیانی نەمریە، ژیانی نەمری بانگ بکرێ بۆی نەتەوێ و قبوڵت نەبێ، بەڵام ئێوە ئەمن بۆ ناو ئاگر دەکەن، دەتانەوێ ئەمن بانگەوازەکەی ئێوە قبوڵ بێ. بێگومان هیچ کەسێکی عاقڵ ئەوەی عاقڵی بە قیامەت و بە دوعات و بشکێ ئەوەی ناوێت. کەسێک بانگت دەکا دەیەوێت لەگەڵ خۆی بتباتە بەهەشتە، هیچ ئیشێکی بە تۆ نییە، تەنها قسەی خێرت بۆ دەکا، تەنها دەیەوێت دیندار بی، تەنها دەیەوێت خواناز بی، بەبێەوە هیچ داواکاریەکی دنیایی لە تۆ هەبێ. کەسێکی دیکەش دەیەوێت تووشی تاوانت کات، تووشی خراپەت کات، تووشی خەڵک پەرستی و شەخص پەرستیت کات، یان تووشی لاڕێیت کات، لەگەڵ خۆی دەیەوێت بتباتە ئاگر. کەسی عاقڵ بە دوای کامیان دەکەوێت. بێگومان ئێستا ئەگەر کەسێک داوەتت کا بۆ زیافەتێکی باش و یەکێکیش بڵێ وەرە دەدبەم، بەڵام بەیەکەوە دەچینە سزنێ، خۆ ئینسانی عاقڵ لە دنیاشدا سزنەکە و شوێنە ناخۆشەکەی هەڵنابژێری. ئەی چۆن ئینسان عقلی هەبێت و ژیری هەبێ، چۆن ئیماندار قیامەت دەگۆڕێتەوە بە دنیا، یان بەهەشت دەگۆڕێتەوە بە ئاگر و بە جەهەنەم. یا قەومی، ئەی گەلەکەی خۆم، مالی ئەوە چیتانە، ئەدعوکم ئەمن بانگتان دەکەم ئیلە نەجاتی، بۆ ڕزگاربوون لە ئاگر و لە خەشم و قین و تووڕەی خوا، بەڵام وەتەدعونەنی ئێوە ئەمن بانگ دەکەن ئیلە نار، بۆ ناو ئاگر.
أو جار دفرمي تدعونني إيوة بانجي من دكن لأكفر بالله تابع باور بن بخوا بباور بن بخوا إيمانا بخوا نبي إيمانا بالله نبي أو جار وأشرك به دتانوي هاو بشو شريك بو خوا بڕیاردەم هەمووشتان دەزانن شیرک و هاوبەشی سەردەمی فیرعەون دار و بەرپەرستن نەبوو بۆ معلوماتتان شوێنکەوتنی فیرعەون بریتی بوو لە فیرعەون پەرستن بۆ ئێستا خەڵک ئەوەی هەر بە عیبادەت نازانێ ئەوەی هەر زۆر بەلاوە ئاساییە سەرکردەکەی و پێشەوایەکەی پیاوێکی بێدین بێت مولحیدە نوێژنەکەرە خوانەناسە ئیمانی بە قیامەتێ هەیە یان نییە پێی وایە ئەو بە ڕێگای خۆیدایە و ئەویش بە ڕێگای خۆیدایە بۆ دنیا لەگەڵ ویە بەڵام پێی وایە بۆ قیامەتە دەبێت ڕەفیقی پێغەمبەر بێ شتی وا بە هیچ شێوەیەکی نییە تەدعونەنی ئێوە دەتانەوێ بانگی من کەن لئەکفوڕ بالله تا بۆ فیرعەونی بەخوا بزانی ئەو جار وەئوشریکە به و دەتانەوێ هاوبەش و شەریک بۆ خوا بڕیاردەم دەتانەوێت چۆن ئەڵڵای بەخوا دەزانم ئاواش فیرعەونی بەخوا بزانم بە گەورە بزانم بە دەسەڵاتدار بزانم کە خوا دەفەرمێت عەفو پیاوە چاکەکە دەفەرمێن ما لەیسە لی کە نییە سورة نبأ خمسة هم ليه بقرادة وثلاثة خمسة هم ليه استثناء كذا كمان لا هذه سورة نفس رانا تدعونني لأكفر بالله ايوه بانجي من دكن تابع باور بن بخوا وأشرك به وهاو بش برياردن بو أو خوايا ما ليس لي كنية بو من به بوا كخوا شريكي هبيت وهاو بشي هبي علم هزانياريك وأنا ومنش أدعوكم بانجي ايوه دكم إلى العزيز الغفار بولاي خوايا كالعزيزة بالا دست بسر هموش تقدا كي بيوي عقوبي دا سزاي دا لهمان كادا الغفار لي خوش بوشا لهر كسيك توبة بكاتو پشيمان ببيتو بقريتو بولاي خوا لي خوش دبي أو مقطعي آخري هم مجدي هم هرشيا ويا يعني أجر توبة نكن أجر پشيمان نبنو أجر لسرعين عادي بباوري خوتان سور بن ئاگادار بن خی گەورە عەزیزە باڵا دەستە لە هەر چرکە و ساتێکدا دەتوانێت عقوبەتاندا کەسیش ناتوانێت لە عقوبە و سزای خی گەورە دەرچێت و بە هەمان شێوە ئەگەر تەوبەش بکەن و پەشیمان ببنەوە و بگەڕێنەوە پێشتر چەندە خراپەکار بوو بن خی گەورە هەر ئەلغەفارە هەر لێ خۆش بووە تەدعونەنی بانگی من دەکەن پیا و ئیماندارەکە فەرمووی لئەکفوڕ بالله تا بێ باوەڕ بن بەخوا وأشرك به وتاها وبش شريكي بو برياردم كما ليس لي كنية بو من به بوق بانقوازي ايوه بوق سي ايوه علم هزان ياريك وأنا أدعوكم أمن بانقوازي ايوه دكم بانقي ايوه دكم إلى العزيز الغفار بولاي خوايكي بالا دستي لي خوشبو آتي دواتر دفرمي لا جربه يعني هيج كماني تدانية ضل نيابن أنما تدعونني أنما يعني بيقمان تنها تدعونني إليه أويك إيوة مني بو بانك دكن أويك إيوة مني بو لا بانك دكن جا فرعون بيت يعني اشتكاني دي كبن كإيوة بخواي دزانن ليس له دعوة نيبو أو كسيك إيوة بيتان خوايا نعوذ بالله بيتان ويا شريك خوايا دعوة يعني هيت پارانەوەیەک يعني توانای وەڵامدانەوەی هیچ پارانەوەیەکی نییە في الدنيا ولا في الآخرة نە لە دنیادا نە لە قیامەتدا نە لە دنیادا هیچ داواکاریەکی منی پێ جێبەجێ دەکرێت تا بیپەرستم و نە لە دوا ڕۆژیشدا دەتوانێت داواکاریەکانم جێبەجێکە تا بەندایەتی بۆ بکەم خوا بۆ چییە بێگومان خوا بۆ ئەوەیە لە دنیادا ئەگەر پێویستت پێ بوو هاواری کەیە و بەفریاتەوە بێ
ولا قيامتش دا اگر مردي وقت الله دست لهمو كسيك بردا خواي قورا لوي اوي كخواتا لوي بفرياتو بي كأوي ك إيمان دارك دي فرس خواي دنيا وقيامت بو لدنياش دا وڵامی دوعاکان دەداتەوە لە قیامەتش ئەوەی کە ئەوان باگەوازیان بۆ دەکرد و دایان پەرست نە لە دنیادا هیچیان پێدەکرا جا ئەگەر بگوترێ خۆ فیرعەون دەسەڵاتدار بوو ئەگەر بەڵێ دەسەڵاتدار بوو بەڵام دەسەڵاتدارێکی سنووردار دەسەڵاتێکی کاتی ئەو کاتێک کە خوای گەورە خنکاندی و لە ناوی برد بۆ نەیتوانی فریای سەربازەکانی کەوێ نەک سەربازەکانی بۆ نەیتوانی فریای خۆی کەوێ بۆ نەیدەتوانی برسێتی و تینوەتی لەسەر خۆی لابووبا خۆ فیرعەون لەسەر حسابی خەڵکی لەسەر حسابی بەکۆیلەکردنی خەڵکی خۆی گەورە کرد بوو دەنا لە ئەسڵدا گەورە نەبوو خەڵک بوو بە کۆیلەی و بە عەبدی گەورەیان کرد بوو دەنا لە ئەسڵدا گەورە نەبوو خوا دەبێت لە ئەسڵدا بۆ خۆی گەورە بێت نەک خەڵک گەورەیکا نەک پێویستی بە خەڵکی بێت نەک لەسەر حسابی خەڵکی بچێتە پێشەوە لا جەرەمە خوا ئەو پیاو چاکە تەوان بە جوندیەکانی فیرعەون و دار و دەستەکەی فیرعەون و وەتەنانەت بە فیرعەونیش دەڵێ گومانی تێدا نییە ئەنەما تەدعونەنی ئیلەیهی بەبێ گومانی ئەوەی کە ئێوە منی بۆ لابانگ دەکەن لەیسە لەهو دەعوەتون نییە بۆی هیچ پاڕانەوە و بەندایەتیەک بۆی بکرێ نە لە دنیادا و نە لە دوا ڕۆژیشدا چونکە ئەگەر ئین تەدعوهم لا ئەسمەعوا دوعاءکم ئەگەر بانگیان کەنێ و هاواریان کەنێ خۆ دوعاکانتان نابیستن لە شوێنی کە خوا دەفەرمێ وەلەو سەمیعوا ئەگەر ببیستن فەرزەن مەستەجاب وەڵامت نادەنەوە بەنمونە هێندێک لە خواکان کە دەپەرستران هەر کەڕ و لاڵ و دار و بەرد بوون هێندێکیشیان زیندوو بوون تەمان ئەوانەی مردوو بوون هەردەنگەکەیان نەدەبیستی تا جوابت دەنەوە ئەوانەی زیندوش بوون هەزار داواکاریت لێکردبانە نیان دەتوانی ڕاستەوخۆ هیچ داواکاریەکەت جێبەجێکەن حتمما ئەگەر شتێکیان بۆ کردبای بەچی بۆیان دەکردی بەو شتانەی کە خوا دروستی کردون و خوای گەورە خستونیەتە ژێر دەستی دەنا لە خودی خۆیاندا هیچ کەس خاوەنی هیچ شتێک نییە لەو کەونەدا لا جەڕەمە گومانی تێدا نییە دڵنیابن ئەنەما تەدعونەنی بێگومان ئەوەی کە ئێوە من بانگ دەکەن ئیلەیهی بۆ لای لەیسە لەهو بۆی نییە دعوەتون هیچ پاڕانەوە و بەندایەتیەکی بۆ ئەنجام بدرێ فی الدنیا نە لە دنیادا وەلا فی الآخرەتی و نە لە دوا ڕۆژدا وأن مردنا ببێ گومانی سەرنجامی هەمووانمان نائیمن بەتەنێ وأن مردنا بێگومان گەڕانەوەمان سەرنجامی هەمووانمان إلى الله تەنها بۆ لای خوایە یعنی فیرعەونە تۆ خوانی سەرنجامی دوای مردنمان دەچێتەوە لای ذاتێکی دیکە خوایەکی دیکە کە ناوەکەی ئەڵڵایە نەک فیرعەون بێ وأن المسرفین بێگومانیش بن ئەوانەی کە زیادە ڕەویکارن زیادە ڕەویکار لە تاوانکردن لە خراپەکردندا هم یعنی هەر ئەوان ئەصحاب النار دەبنە هاوڕێی ئاگری دۆزەخ تەبان ئەوە گومانی تێدا نیە مەرج نیە ئینسان بە گوناهێک خوا بخاتە جەهەنەمێ بە چەند گوناهێکی کەم خوا بتسووتێنێ لەوانەیە خوا عەفوی خۆی و لێبوردنی خۆی بەکاربێنێ لەگەڵدا بەڵام ئەو کەسەی کە لە گوناهدا دەمێنێتەوە و ئیسرافی تێدا دەکات و تەوبەی لێ ناکات هەتا ئەو کاتەی دەمرێ بێگومان دەبێ ئەگەر هیچ بە کافری بمرێ و هەتایە و لە ئاگر هەر نایەتە دەرێ و ئەگەریش بە کافری نەمرد بێت مادام ئیسرافی کردووە دەبێ ئاگر خاوێنی کاتەوە و پاچ کاتەوە بەبێ خاوێن بوونەوە مەحاڵە کەسەکە بچێتە بەهەشت لا جەڕەمە گومانی تێدا نییە ئەنەما تەدعونەنی ئیلەیهی بەبێ گومانی ئەوەی کە ئێوە منی بۆ لابانگ دەکەن لەیسە لەهو دەعوەتون فی الدنیا والآخرە نییە بۆی هیچ پەرستن و پاڕانەوەیەک بۆی ئەنجام بدرێ نە لە دنیادا و نە لە دوا ڕۆژدا یعنی نەشایەنی ئەوەیە بپەرسترێت لە دنیا و لە قیامەتدا نەدەتوانێ داواکاریەکان پاڕانەوەکانی شوێن کەوتووەکانی جێبەجێکە نە لە دنیا پێی جێبەجێ دەکرێت نە لە دوا ڕۆژدا پێی جێبەجێ دەکرێت هاسەنجە ئەگەر فەرزەن لە دنیاشدا هێندێک لە داواکاریەکانت جێبەجێکران ئەی لە دوای مردنێت دەکەی خۆ ژیانی ڕاستەقینە لە دوای مردنەوە دەست پێ دەکاوە ئەنە مەڕەدەنا بێگومان گەڕانەوە و سەرنجامی ئێمە هەمووانمان إلى الله تەنها بۆ لای خوای پەروەردگارە وأن المسرفین بێگومان زیادە ڕەویکاران هم بەبێ گومانی هەر ئەوان ئەصحاب النار هاوڕێی ئاگرن و لە ئاگردا دەمێنەوە
ئەو جار دیارە هەر سوور بوون لەسەر خراپەکاری و عینادی خۆیان بە قسەی پیاوە ئیماندارەکە و پیاوە چاکەکەیان نەکردووە بۆیە پێیان دەڵێ فەسەتەذکوڕونە لەمە دووە تێدەگەن بیر دەکەنەوە لە چی ما ئەقول لەکم ما ئەو شتەی کە ئەقول و ئێستا من پێتان دەڵێ لەمە دووە یعنی ئەگەر لە دنیادا خوا سزایدان دوای سزایەکە حاڵی دەبن تاخوا قسەکانی من دڵسۆزانە بوون بۆتان یا دڵسۆزانە نەبوون ڕاز بوون یا ڕاز نەبوون پەیامەکەی موسا ڕاز بۆ یا ڕاز نەبووە یان دەگونجێ مەبەستی قیامەت بێ ئەو کاتێک کە مردن قیامەتتان بە چاوی خۆتان دی مردنتان بە چاوی خۆتان دی ئەو کاتە بیر لە قسەکانی من دەکەنەوە تێدەگەن تاخوا قسەکانی من حەق بوون یا نەحەق دڵسۆزانە بوون یا دڵسۆزانە بها فەسەتەذکوڕونە لەمە دووە بیر دەکەنەوە تێدەگەن ما لەوەی کە ئەقول و دەیڵێم ئێستا لەکم بە ئێوە ئەو جار دیارە هەڕەشەی کوشتنیان لەو پیاوە ئیماندارە کردو هەر وەکو چۆن هەڕەشەیان لە موسا و شوێنکەوتوەکانی کردبوو بەڵام ئەو پیاوە بەبێ ترس دەفەرمێت وەئوفەوض ئەمری إلى الله وەئوفەوض یعنی دەگەڕێنمەوە یا دەسپێرم فەرمانەکانی خۆم بەخوا ئەنجامی خۆم نەتیجەی خۆم دەدەمە دەستی خوای ئیشی من وەک دەڵێ ئەمن عەبدی خوا و بڕیاردانیش لەسەر من کە تاخوا دەمێنم یا دەبرم دەژیم یا دەمرم دەکوژرێم یا بە وەک دەڵێ بمردنی خۆم دەمرم یا ڕزگارم وأفوض أمري إلى الله يعني دەسپێرم ئیشەکانی خۆم فەرمانەکانی خۆم بەخوا و دەکرێ بڵێن وأفوض أمري دەگەڕێنمەوە ئەنجامی فەرمانەکانی خۆم هەمووی بۆ لای خوا یعنی هەموو ئیشەکانی خۆم دەسپێرم بەخوا إن الله چونکە بەبێ گومانی خوا بەصیر بالعباد بینایە بە بەندەکانی خۆی هەموو دەبینێت و لە هەموو چرکەیەکیشدا ئاگای لە منە چی دەکەم و چیم لەگەڵ دەکرێت ئەگەر حەزی لێبێت و ویستی لێبێت دەتوانێت بمپارێزێ فەسەتەذکوڕونە لەمە دووە ئێوە بیر دەکەنەوە تێدەگەن ما ئەقول لەکم لەو قسانەی کە من دەیڵێم بە ئێوە وأفوض أمري إلى الله وأفوض يعني دەسپێرم فەرمانەکانی خۆم ئیشەکانی خۆم هەمویان بەخوا یعنی چی دەکرێ بڵێن پشتم و ئیشەکانم و کارەکانی خۆم هەمویان دەدەمە دەستی خوا چ بڕیارێکم بۆ بدا قبوڵمە و دەکرێ بڵێن لە ئیشەکانی خۆمدا لە کارەکانی خۆمدا کە دەیکەم پشتم تەنها بەخوای پەروەردگار بەستووە چونکە ئەو خوای من دەیپەرستم إن الله بەصیر خوای من کە دەیپەرست و بەنداتی بۆ دەکەم ناوی ئەڵڵایە و هەموو شتێک بینان لە بەرامبەر بەندەکانیدا فەسەتەذکوڕونە لەمە دووە تێدەگەن ما لەوەی کە ئەقول و دەیڵێم لەکم بە ئێوە وأفوض و دەیسپێرم ئەمری فەرمانەکانی خۆم إلى الله بەخوا إن الله بێگومان خوا بەصیر بینایە بالعباد بە بەندەکانی ئەو جار خوا دەفەرمێت فەوەقاه الله خوای گەورە ئەو پیاوە ئیماندارەی پاراست لە چی لە سەیئاتی لە زیان و زەرەر و خراپەی ما ئەو شتانەی کە مەکەڕوو بۆیان کێشابوو بۆیان دانابوو ئەو پیلان و نەخشانەی کە بۆ پیاوە ئیماندارەکەیان دانابوو کە بریتی بوو لەوەی کە بیکوشن یان بیسووتێنن یان بیخەنە ئاگر خوای گەورە لە هەموو نەخشە و پلانەکانی فیرعەون و دار و دەستەکەی فیرعەون پاراستی ئەو جار نەک هەر ئەوەندە پیاوە ئیماندارەکەی پاراست و تەوان فیرعەون نەیتوانێت بیکوشێ دوایە نەتیجەکە پێچەوانە بوویەوە کە هەر کەسێک ئەو کاتە لێی پرسرا بایە ئایا پیاوە ئیماندارە دەمێنێ یان نامێنێ لە دەستی فیرعەون ڕزگاری دەبێ یان نا ئەگەر بە عەقڵی خۆت و بەدەسەڵاتی فیرعەون و بێدەسەڵاتی پیاوە ئیماندارەکەی بیرت کردبایەوە دەتگوت نا چونکە فیرعەون بەتەنێ نەبوو هەموو دەوروبەرەکەشی جوندی و وەک دەڵێ کۆیلە و وەک دەڵێ قامچی بەدەست و ستەمکار و خوێن ڕێژ بوون لە هەر ئان و ساتێکدا ئەگەر ئیشی خوای نەبایە دەیانتوانی کیان حەز لێبێ بیکوژن بەڵام ئەگەر خوا لە پشت بوو وە خۆتدا دەستی خوا بێگومان خوای گەورە تەبەن بەسەر فیرعەونیش و تەنانەت بەسەر ئیبلیسیش و بەسەر هەموو دەسەڵاتدارەکانی دنیادا دەسەڵاتی هەیە کەی حەزی لێبێت و چۆن حەزی لێبێت دەتوانێت
ڕایان بگرێت لە شوێنی خۆی وە بە پێچەوانەشەوە دەتوانێت یاساکە نەخشەکە پێچەوانە کاتەوە ئەو کاتە دەسەڵاتدارەکە لە ناوچێت و بێدەسەڵاتەکە بمێنێتەوە کە فعلا وای کرد خوای گەورە فوقاه الله بەڵام بەچی خوای گەورە ئەو کاری بۆ کرد بەو جورئەت و غیرەتەی کە هەیبوو بۆ کە فەرمووی وأفوض ئەمری إلى الله ئیشی خۆم دەدە بە دەستی خوا بێگومان هەرچی ئیشی خۆی دادە دەستی خوا یعنی بەدڵنیاییەوە خوای گەورە ئیشت بۆ دەکات بەس چەندە ئیشی بۆ دەکات خوا بەقەدەر متمانەت ها چەندە متمانە پێ بێ خوا ئەوەندە ئیشت بۆ دەکات ها ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێ بێ کاتی خۆی ویستیان بیسووتێنن وایە طبعا جیبریل هاتووە پێی گوتووە خوای گەورە دوو مەلایکەتی تایبەتی ناردوون تا دیفاعت لێ بکەن ئەگەر دەتەوێت شاخەکان بەسەر خەڵکەکەدا بڕوخێن و نەتوانن بتسووتێنن دەفەرمێت ئەوەی کە مەلایکەتەکانی ناردووە منیش دەبینێت ئاگاشی لە منە یعنی داوای یارمەتی لە مەلایکەتەکانیش نەکردو بێتی خوا بۆ خۆی ئاگای لە بنە تەنها وتێتی حەسبی الله ونعم الوەکیل تەنها حەسبی الله خوام بەسە باشترین کەسێکیشە پشتی پێ ببەسم بۆیە دەخرێتە ئاگر یان ناخرێتە ئاگر بێگومان دەخرێتە ئاگر بە مەنجەریقیش هەڵی دەدەنە ئاگرەکە هێندە وەک دەڵێ پڵێسە دار و گەورەیە فعلەنیش دەچێتە ناو ئاگرەکە بەڵام خوای گەورە نیزامی ئاگرەکەی دەگۆڕێت لە سووتێنەریەوە دەبێتە شوێنێکی فێنک خۆش بە ئیسراحەت بۆ ئیبراهیمی بە سەلامەتی لە ناویدا دێتە دەرێت لە نەتیجەی تەوەکولیدا موسا هەر وا بۆ سەلامی خوای لێبێ کە خوای گەورە فیرعەونی بۆ کوشت و فیرعەونی بۆ لە ناوبرد تەوەکولی خۆی و تەوەکولی ئەو پیاوە ئیماندارە بوو کاتێک کە شوێن کەوتوەکانی لەیان پرسی بۆ کوێ دەچی ئەی موساخۆ ئێستا فیرعەون و دار و دەست دەکەی فیرعەون دەمانگەنێ یا دەمان کوژن یا دەبێ خۆمان هەڵدەی ناو دەریاکە فەرمووی کەلا ئینە مەعیە ڕەبی سەیەهدین فەرمووی نا فیرعەون ناتوانێت بگا بێ بە خوا وعدی پێداوم خوام لەگەڵە و خوای گەورە ڕێنمونیم دەکات فعلەن کە گەیشتە سەر دەریاکە خوای گەورە فەرمانی پێکرد گۆچانەکەی لە ئاوەکەدا ئەوان دەرچوون و فیرعەون لە هەمان شوێندا خنکا پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم کاتی خۆی کە هیجرەتی کردووە طبعا دۆزیانەوە یان نەیان دۆزیەوە شوێن پێیان هەڵگرت وایە فعلەن شکەوتەکەشیان دۆزیەوە کە تێیدایە ئیمامی عومەر دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەگەر هەر کامێکیان سەیری قەیتانی پێڵاوەکانیان کە دەمان بینن ئەو فەرمووی چی فەرمووی گومانت چییە بە دوو کەس کە خوا سێهەمیان بێ دوو کەس خوا سێهەمیان بێت خوارد لەگەڵ بێ خوای گەورە جوندی لاواسترین جوندی کە جاڵجاڵۆکەیە و خانوەکانی لە لاواسترین خانووی باڵندەکانیشن بەڵام خوای گەورە فەرمانی پێکردبوو بە پارێزەری پێغەمبەر و ئەبوبەکر لەوێدا کە خوا ئیرادەی کرد خوا ویستی لێبوو خوا ویستی کارێکرد بۆ بکە ئەو هەر بۆ پێغەمبەران نییە بۆ هەر کەسێکی دیکەی متمانەی بەخوا بێ سیقەی بەخوا بێ ئەو پیاوە سیقەی بەخوا بوو متمانەی بەخوا بوو خۆی دا دەستی خوا بووی خوای گەورەش ئەوەی بۆ کرد دەفەرمێت فەوەقاه الله پاراستی خوا ئەو پیاوە فەوەقاه ئەو ها بۆ پیاوەکەی دەچێتەوە یعنی پیاوەکەی پاراست خوا لە سەیئات لە زیان و زەرەری ما مەکەڕ و ئەو نەخشە و پیلانانەی کە بۆی دانرا بوون ئەوە پیاوەکە ڕزگاری بوو هەر ئەوەندە نا وەحاقە دا بەزێنرایە خوارێش بئالی فیرعەونە بەسەر فیرعەون و دار و دەستەکەیدا سوء العذاب خراپترین سزا خراپترین ناڕەحاتی کە خراپترین ناڕەحاتی و یەک لە مردنە بە زەحمەتەکان و مردنە سەختەکان خنکانە لە ناوەدا بۆیە ئەو کەسەی ئیماندارە و لە ئاوێدا دەخین پێ بە شەهید حیسابە لەبەر سەختی و لەبەر قورسی و لەبەر ڕوحکێشانە سەختەکە کە دەکەویە ئاوێ وەک دەڵێ تەواو بۆت معلوم دەبێت کە هەرچی دەسەڵات و توانا بێ نیکە ئاو ناتوانانی دەستی پێوە بگری ناتوانانی لاقتی لێگیرکەی هەرچی پەلە قازە دەکەی و دەجوڵی و ئەوە دەکەی زۆرتر تووشی ناڕەحەتی دەبی بۆیە ئەوگەر ئیماندارێک لە ئاوێدا بخینکێ بە شەهید حیسابە بەڵام ئەوان وەکو سزا و غەزەب خوای گەورە بە ئاو خنکاندنی ئاوێکی نەرم و شل کە پێشووی موسا و ئەوانەی کە فیرعەون هەڕەشەی کوشتنی لێ دەکردن پێیدا تێپەڕێ بوون بە ئەمینی بە پارێزراوی
بەڵام خوای گەورە لە هەمان جێگادا ئەوانی لەناو برد فوقاه الله خوای گەورە ئەو پیاوە ئیماندارەی پاراست لە سەیئاتی لە زیان و زەرەر و هەڕەشەی ما مەکەڕ و ئەو نەخشە و پلانانەی کە بۆی دانرابوون وحاقە هاتە خوارش یا بئالی فرعونە بەسەر دار و دەستەی فرعوندا سوء العذاب خراپترین سزا بەڵام بەڕاستی جێگای سەرنجە خوای گەورە تەنها خۆ ئەوەی ئەمری دەکرد ئەو کاتە کێ بوو تەنها فرعون بوو ئەوەی کە بەخوا دەزاندرا تەنها فرعون بوو ئەوەی داوای خوایەتی دەکرد تەنها فرعون بوو بەڵام خوا بەس فرعونی فەوتان بە بێگومانی دار و دەستەکەی فرعونیشی خنکاند سەرکردە و بەرپرسی یەکەم چەندە تاوانبارە لە زوڵمکردن و ستەمکردن و خەڵک کوشتندا هەمیشە ئەوانەی کە بە دوای دەکەون ئەگەر لەوی تاوانبارتر نەبن بەقەدوی تاوانبارن بۆیە خوای گەورە هەتا سزای ناردبێت هەمیشە گەورەکان وە شوێن کەوتوەکانی لەگەڵ سزاداوە هەر لە دنیاە و لە قیامەتێشدا ئێستا دەیگەینێ کە لە قیامەتێشدا خوای گەورە فەرق بە زاڵم و خزمەتکاری زاڵمی ناکە ئەو کەسەی کە زاڵمە خوای گەورە بە تاوانی زوڵمکردنی سزای دەدا ئەوەشی کە لەگەڵ زاڵمیە بە تاوانی ئەوەی کە پشتی زاڵمی گرتووە زاڵم ئەگەر کەسی لەگەڵ نەبێ پێی دەکرێت زوڵم بێگومان نەخێر زۆرینەی جەریمەکانیش زۆرینەی تاوانەکانیش ئەوە کە بەس قسەیە کەسە یەکەمەکە ئەوەی منەفید و جێبەجێکاری تاوانەکانە خەڵکەکەی خوارەیە خەڵکە ژێردەستەکەیە بۆیە هیچ کات خەڵکی ژێردەستە بێگوناه نییە خەڵکی ژێردەستە بێتاوان نییە هەمیشە تاوانی خراپەی زاڵمەکان و ستەمکارەکان بەشە زۆرەکە ئیکۆیلەکانیەتی و ئەوانەدا کە دەبنە دار و دەستەیان و لە قیامەتێشدا خوای گەورە یەک زەڕە فەرقیان پێ ناکە هەذا خوا دەفەرمێت ئەوە سزای دنیایی ئەدی لە قیامەتێ خواسیان لێ دەکا النار و ئەوەی یەکەم سوء العذابەکە مەبەستی خنکانەکەیە سزای دووهەم کوێیە دوای مردنێ کوێیە پێش قیامەتش بەرزەخ ئەو جار النار و کە مردنیش کە ڕوحیان دەرچوو خوا دەفەرمێ النار و ئاگر يعرضون عليها پیشان دەدرێت لەسەریان پیشانیان دەدرێت غدوا هەموو بەیانیەک وعشیە و هەموو ئێوارەیەک جا زۆرینەی مفەسرین دەفەرمون تەنها پیشاندان نییە طبعا ئەگەر بەس پیشاندانیش بێ بۆ معلوماتتان هەر تعزیبە هەر سزایە بەڵام ئەوانەی بە کافری دەمرن و جمهوری علەما و ئەهلی سونە و جەماعە ئەو ئاەتە دەکەنە دەلیل کە کەسێک بە کافری بمرێ هەموو بەیانی و ئێوارەیەک لە ئاگر هەڵدەهێنرێ جارێک بەڵام جەستەی نا تەنها ڕوحی چونکە ژیانی بەرزەخی ژیانێکی ڕوحانیە تەنها ڕوح زیندویە جەستە لەناو ئەو گڵەی دارزی و شوێنەوارشی لەوانەیە نەمابێ لەگەڵ قیامەتێ فەرقی چیە لە قیامەتێ جەستە و ڕوح بەیەکەوە سزا دەدرێن بەڵام لە بەرزەخدا تەنها ڕوح سزا دەدرێن بۆیە هەموو بەیانی و ئێوارەیەک ئەوە حەدیثی صحیح پێغەمبەری ئینسان شوێنی خۆی دەبینێت بەهشتی لای کەمی تەمان بەهشت دەبینن بۆیە تەمان لە ژیانی بەرزەخی وەرەز نابن کە زیندوش دەبنەوە پێیان وایە زەمانێکی زۆر کەمە بەڵام هەمیشە داوا دەکەن خواز زوو با قیامەت دابێت چونکە شوێنەکەی خۆیان دیوە جەهەنەمیان دیوە هەمیشە دوعا دەکەن دەڵێن خوا بەسە یعنی بێرە ڕازین با قیامەت هەر نەیە چونکە دەزانن ئەگەر قیامەت دابێ سزا قیامەتێ لە ناو بەرزەخ سەختترە تەمان هەمیشە دنیاە هەرچیەک بێ ئەهوەنە لە چاو بەرزەخان چونکە کۆتایی دێ دەخرێ ناو ئاوێ بەڵێ مردنەکەی سەختە بەڵام بە ئەو پەڕی سێ چوار دەقان وایە با سەعاتێکی بژیە خۆ دوای ڕوحت دەردەچێ وایە بەس ئەوەی بەرزەخی وەرە لەکەیەوە فیرعون مردووە چەند تەوان جارێ 1445 ساڵەوە هەر پێغەمبەری خۆمان وایە پێش ویشتەوە نێوانی پێغەمبەری ئێمە و عیسا 500 ساڵە نێوانی وی و موساش تقریبا ئەوەندەیە نزیک بە ئەوەندەی دەبێت لەو کاتەیەوە ئەوانەی پێش ئەو کاتیش لەو کاتەیەوە دەمرێ کەسەکە هەتا قیامەت دادێ هەموو ڕۆژێ بەیانی و ئێواران جارێک ڕۆحیانەتەکەی بخرێتە ئاگر و بهێندرێتە دەرێ بێگومان لەوەی دنیاە زۆر سەختترە النار و ئاگر يعرضون عليها يعراها يعني ئاشکرا دەکرێت لەسەریان و ئامادە دەکرێت بۆیان و دەهێنرێتە پێشێ بۆیان
غدوا همو بياني وعشية همو إيواريك أو جياني برزخي أو زادي دواي وشويدي استاش كوتاينه هاتو ويوم تقوم الساعة وأو روجش كبرپاد بقيامت قيامت داده دقوتريتي أدخلوا بخنا ناو آل فرعون دارو دستكي فرعون بوشوي بو أشد العذاب بو تنترين سزا كسي ظالم مستمكار بزوري وخواي قولا لسيجيقا تعزيبي دادا لدنياي كم واهي استمكار او استمي لخلقي دكاتها او دبتا خوين رجو وقدلي بياو كجو خرابكار وقندلكاري ودز لجيان وروحي خلقي دني كم واهي لدنياش بوي درتي نمونه منزورن هرچی ظالمی او الا تمنی ایمو پیشترش دابرو بمجو بخوينوا زورینیان خوای گور لدنیا دا ذلیلی کردن او جامراندونی اوس ایگیره کمردوه طبعا اوی برزخك دست بيدك على قلي كزندوش بويوا او جاء خوای گور بملائكتان دلن نال بيبنا ناو جهنم بيبنا اشد العذاب اشد تنترين سزا چونك كافري اساي هي كسي كر بو خوي كافر زرري بو كس نيه بلان اوي كافر و خرابكاريش كافر و ظالمش خو انسان مسلمانش بي ظالم بخوار سزا ددا واضحه انسان مسلمانش بي ظالم بخوار سزا ددا اگر كافر بي ظالم بي او جخواها خالد فرمي النار يعرضون عليها اگر پیشان یان ددري یا اوان اگر یان بو دهندريته پیشه غدوا همو بيانيك وعشية وهمو إواريك ويوم تقوم الساعة أو رجش كقيامة برفادة بيتو قيامة دادة دقوتريتي دقوتري أدخلوا آل فرعون يعني بيان خنناو تنترين سزاچه دارو دستي فرعون طبعا لكل دا عوائل بكين باشا يان بلين آل دارو دستي فرعون بخنناو تنترين سزا أو جار خواد فرمت سيري أو مشهدش كان وإذ يتحاجون في النار كاتك وإذ يعني بيربك ولو مشهدي لو كاتك يتحاجون يعني دا كون الدمقاليو قفتو قو شرق سلقل يكتريكي في النار لناو آقرده چه بيد صلاته بدا صلاتك كويلو أو خوي بخوازاني وفيقول الضعفاء دلين اواني كبيد صلاة بون للذين استكبروا بو كساني كخويان بزور زانيوا بيان دلنتي إنا كنا تبعا بيقمان إيما بو إيوة شوين كوتا بوين إيما لدنيا دا شوين كوتي إيوة بوين لقل إيوة بوين بو إيوة خلق مان دا كشتو خلق مان دبري ودا كشت فهل أنتم آية إيوة مغنون لتوانات عندها هي إستا عنا بو إيما نصيبا يعني بشك لو من النار لو اگری که توشمان بو لسرمان لابن دتوانن لدنیا دا خومان کردوتا قربانی ایوا لدنیا دا وقت دلی بو ایوا دنیا بو ایوا بو ایما پارزگاری من بو لدنیا کردون ایوا خواردوتانه و ایما چشتومانه که بدن بزوری وایه طبعا دا صلاة دارکه دنیا که دا خوارکه زکاة قربانی خوی بلام لجهنم دا بوی خوان بحساب خوان في حقا وإذ يتحاجون كاتك دكون الدمقالو مناقشة وقفتوغو لقل في النار لناو آقردا فيقول الضعفاء دلين أواني كبيد صلاة لاوازن للذين استكبروا بو كساني كخوان بقور زاني وخوان بقور قرتوا إنا كنا بيقمان إيما لكم بو إيوة تبع شوين كوتبوين فهل أنتم آية إيوة مغنون لتوانات عندها هي للصلاة عندها هي عنا لسر إيما لاببا يا لسر إيما يسوق بكن نصيبا يعني بشيكي كم من النار لو أقريك إستا تشمان بوا بلام استمكاركان دلنسي قال الذين قتيان أواني كاستمكارن قتيان يعني دلين أواني كاستكبروا كخوان بقورة قرتوا إنا بيقمان إيما كل هم من فيها ولنا وأقردين خوي مس وكو الدنيا يعني إيما لكوش كبرزكان بين وإيوز لخان وقلقان بن
ئێمە تێربین و ئێوە برسی بن، ئێمە وەک دەڵێ بە ئەنواع خۆشی ڕابوێرین و ئێوەش تەنها کۆیلایەتیتان بەنسیب ببێ. ئینا کل فیها، بێگومان ئێمە هەموو وا لە ناو ئاگرداین. ئەو جار دیارە دووبارەی دەکەنەوە، دواتر دەڵێن ئین الله، بێگومان خوا. ئەوە هەر خۆ بە زلزانەکان یان دەکرێ مەلائیکەتەکان ویان پێ بڵێن قەد حەکەمە، خوای گەورە بڕیاری دەرکردوە تازە فی بین العیبادی لە بەندەکانیدا. ئێمە و ئێوە وەکو یەک بڕیاری جەهەنەمیان بۆ دەرکراوە، تازە بڕیاری خوا بە هیچ شێوەیەکی ناگۆڕێ. جا لێرە هەر لە سوڕەتی بەقەرە بەعەکسەوەیە، لەوێ دەسەڵاتدارەکەش کە یعنی وەک دەڵێ سکاڵا لە ژێردەستەکانیان دەکەن. دەسەڵاتدارەکە بە ژێردەستەکانیان دەڵێن ئەگەر ئێوە بە دوامان نەکەوتپانە و هانتان نەداباین و تەشجیعتان نەکردباین ئێمە خراپ نەدەبووین. دەسەڵاتدارەکە هێندێک جار سکاڵایان نەکرد، وەک دەڵێ قەرزداریشە دەکەنەوە، ینی سکاڵا لە شوێن کەوتوەکانی خۆیان تۆمار دەکەن و وەک دەڵێن لەعنەت بۆ ئەوان دەنێرن و پێیان دەڵێن ئەگەر ئێوە نەبانە و ئێوە هانتان نەداباین و لەگەڵمان نەبان، بێگومان ئێمە بەتەنێ هیچمان پێ نەدەکرا. بەڕاستی جوایە، بە فعلی جوایە. ئەگەر خەڵکی خوارێ سەرکردەکان نەخەڵەتێنێ، فریویان نەدا و تەپڵیان بۆ لێ نەدا، لە چاک و خراپدا بەدوایان نەکەوێ، هیچ نا لە شتی خراپدا بڵێن خراپن، بزانن خەڵکێک هەیە بە خراپیان دەزانێ. بەڵام ئەوانەی نزیکن لە مەسئول و گەورەکان لە وڵاتی ئێمە و لە غەیری وڵاتی ئێمەش نایڵن سەرکردەکان خراپە و وەک دەڵێ ژێردەستەکانی خوارێ هەر ببینن. بۆیە زۆر جار ژێردەستەکە ئەوانەی لە خوارێن زۆر لەوانەی سەرێ تاوانبارترن. بۆیە لە قیامەتە هێندێک جارە هەر بەڵام لە هەموو حاڵەتەکاندا خوا دەفەرمێ بەیەکەوە لە ئاگردانە. قال الذين استكبروا، گوتیان ئەوانەی کە خۆیان بە گەورە دەزانی، ئینا بێگومان ئێمە کلون هەمومان فیها وا لە ناو ئاگرداین. ئین الله، بێگومان خوا قەد حەکەمە، بێگومان حکمی کرد بڕیاریدا بین العیبادی لە نێوان بەندەکانیدا. جا ژێر دەستەکان تەمەن ناومێت دەبن لە گەورەکانیان، دەزانن گەورەکانیان ئیشیان پێ نەماون و وەک دەڵێ ئەو زەمەنە بەسەر چوو کە بەکاریان بێننەوە لیان و ئەشکەنجە و ئازارەکانیشیان وەکو ئەوان ئەوجار دێن هانا بۆ شتێکی کە دەبن. وقال الذين في النار، ئەوجار دەڵێن ئەوانەی کە لە ناو ئاگردان بێکەوە، ئەوجارەی سەرکردەکە و ژێرکردەکە سەر و خوار بێکەوە، دەزانن هیچیان بۆ هیچیان پێ ناکرێ، نەم کۆیلەکانیشیان بە سەرکردەکان ماوە، ئومێدێکیان پێنە لەبەر خاتری مەنسەب و دەسەڵات بە دوایان کەونەوە، نە ئەوە سەرکردەکانیش ئیشیان بە ژوێرکەوتەکانە، دەزانن هەردووکیان بێکەوە لیان قەوماوە. جا بێکەوە وقال الذين، گوتیان ئەوانەی لە ناو ئاگردان، چێ لەوێ سەرەکەش لەوێ خوارەکەش لەوێ، بەچێ دەڵێن لخەزەنەتی جەهەنەمە، بە دەرگەوانەکەی جەهەنەمێ، دەڵێ ئەوجا ئودعوا ربکم، ئێوە بپارێنەوە بۆمان لە پەروەردگارتان، یخەفف عنا، باسوک کا لەسەرمان، یەومەن تەنها یەک ڕۆژ من العذاب، بەشێک لەو سزایی کە تێیکەوتوین، تەنها ڕۆژێک. جا وەڵامەکە لە ئاەتەکانی دواتردایە. قال الذين، گوتیان ئەوانەی فی الناری لە ناو ئاگردان، لخەزەنەتی جەهەنەمە، بە دەرگەوانەکانی دۆزەخ، ئودعوا بپارێنەوە ربکم لە پەروەردگارتان، یخەفف عنا، باسوک کا لەسەرمان، یەومەن ڕۆژێک. ئەو ڕۆژە دەگونجێ بەمبەستی یعنی ماوەیەکی کەمیش بێ، مەرزین ڕۆژی قیامەتی وەکو ڕۆژی دنیاە بێ، ڕۆژێک یان ماوەیەکی کەم من العذاب، ناڵێ هەموو سزایەکەشمان با لەسەر لابا، بەس بەشێک لەو سزای کە لەسەرمانە بەس با تۆزێک لەسەرمان سوک ببێ، بە ئەوەندەش ڕازین و ئەوەندەشمان قبوڵە. بەڵام مەلائیکەتەکە بە جۆرێکی دیکە جوابیان دەدەنەوە. لە دەرسی داهاتوودا پشتیوان بەخوای گەورە باسی دەکەین. صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه اجمعین.